سڵاوتان لێبێت بەڕێزان ڕاستەخۆ هەواڵەکانی سەعات 9 شەوتان پێشکەشەکەم سەرەتاش سەردێڕەکان. حکوومەتی عێراق بڕیاری خەرجکردنی موچەی مانگی ئابی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەدات. سەرفکردنی موچەکەش دەکەوێتە کۆتایی ئەم هەفتەیە یاخود سەرەتایی هەفتەی داهاتوو. ئاسۆمامەند بەردەوامە لە بەسەرکردنەوەی هاوڵاتیان و دابینکردنی کۆمەک و هاوکاری بۆ کەسانی کەم دەرامەت و لێقەوماوی کەرکووک. لەو چوارچێوەیەشدا شوخە و ئۆتۆمبیل و موچە بۆ چەند هاوڵاتیەک دابین دەکات. پارێزگاری کەرکووک سەردانی گوندەکانی خاڵۆبازیانی و زەنگنە دەکات و بەڵێنی جێبەجێکردنی ژمارەیەک پرۆژەیان پێدەدات. هاوڵاتیانی شارەکەش بەڵێن دەدەن لە پای ماندووبوونی پارێزگار لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان سەربخەن. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پاڵپشتی هونەر و هونەرمەندان بووە و بەردەوام گرنگی بەو توێژە داوە. بە پێی ئامارێکیش لە ماوەی دەمانگی ڕابردوودا لەلایەن ئاسۆمامەندەوە زیاتر لە 200 ملیۆن دینار بۆ چالاکی هونەریەکانی کەرکووک خەرج کراوە. بۆ یەکەمین جار لە کەرکووک کامێرای تیژڕەوی بە شێوەی کاتی لە چەند شەقامێکی سەرەکی ناوەوە و دەرەوەی شار دادەنرێت. ئەو هەنگاوەش بۆ پابەندکردنی شۆفێرانە بە خێرایی دیاری کراوەوە. بڕیاری خەرجکردنی موچەی مانگی ئابی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەرکرا و زیاتر لە 300 و یاخود 3500 خانەنشینیش 8 موچە پێکەوە وەردەگرن. محەممەد شیاع سوودانی سەرۆگۆزیرانی عێراق فەرمانی خەرجکردنی موچەی مانگی ئابی موچەخۆرانی هەرێمی کوردستانی دەرکرد. بە جۆرەی ڕێکارە کاریگەڕەکان پێویستە فەرمانەکە بکرێتە نووسراوێکی ڕسمی و لە ئەمیندارێتی ئەنجومەنی وەزیرانی فیدراڵەوە ڕەوانەی وەزارەتی دارایی بکرێت بۆ خەرجکردنی موچە. بە جۆرەی زانیاریەکان کۆتایی ئەم هەفتەیە یاخود سەرەتای هەفتەی داهاتوو موچەی موچەخۆران خەرج دەکرێت و پارەی موچەی مانگی ئاب دەخرێتە سەر هەژماری وەزارەتی دارایی هەرێمی کوردستان. هەر بە جۆرەی ئەو زانیاریانە 3500 خانەنشین کە لە سەرەتای ئەم ساڵەوە خانەنشین بوون و بە هۆی تەواو نەبوونی مامەڵەکانیان هیچ موچەیەکیان پێنەدرابوو لەگەڵ خەرجکردنی موچەی ئەم مانگە 7 موچەی دیکەی سەرەتای هەم ساڵ پێکەوە وەردەگرن. ئەمڕۆ 9 ساڵ بەسەر کردەوە تیرۆریستیەکەی 21 دەی شاری کەرکووک تێپەڕ دەبێت. لە ساڵ ڕۆژی کردەوە تیرۆریستیەکەی سەر شاری کەرکووک کە لە 21 دەی 2016 ڕوویدا. ئاسۆمامەند سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدینی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند کەرکووکیەکان هەمیشە قوربانیان داوە و توانیان لەو ڕۆژەدا زۆر بوێرانە و بەورەیەکی بەرزەوە ئەو هێرشەی تێرۆریستان تێک بشکێنن. وتیشی ئەگەر ئەو ڕووداوە لە هەر شارێکی دیکە ڕووی بدایە بێگومان شارەکە دەکەوتە دەست تێرۆریستان. بەڵام کەرکووکیەکان بە تەواوی چین و توێژەکانەوە هاوشانی پێشمەرگە بەرگریان لە شارەکە کردو نەیان هێش شارەکە بکەوێتە دەستی تێرۆریستان. پاراستنی کەرکووک کارێکی ئاسان نەبووە ناوەش دزیانە کرد بۆ ناو شاری کەرکووک. هەمیشە خەڵکی کەرکووک خۆڕاگر بوون ڕۆبەڕووی ئەم شان بەشانی هێزی پێشمەرگە هێز ئەمنیەکان شان بەشانی ئاسایش ڕوبەڕووی ئەو تیرۆریستانە بوونەوە. بە تاکید ئەو پلانانەمان هەموو پوسەڵ کردەوە. من هەر ئەوە دەکەین کەرکووک زۆر بەرەوە پێشەوە چووە ئەوەی دەبینێتە لە ڕووی ئەمنیەتەوەی استقرارێکی باش هەیە خزمەت گوزاری هەیە. ئێستا پارێزگاری کەرکووک شەو ڕۆژی خستێتە سەرێک بۆی خزمەتی شارەکە بکە. بە تاکید ئەمڕۆ لە ڕۆژێکی ئەوها یانیکە و کردەوەی شتێکی ئاسان نەبوو. بەڵام من سپاسی کەرکووکیەکانەکەم هەمیشە هەموو چین و توێژەکان تەنانەت ئەم شتانەی کە لە کەرکووک ڕوویەدا ڕمێگە لە شارێ دیکە بە شارەکەیان چۆڵ بکردەوە. بەڵام کەرکووکیەکان خەڵکی خۆڕاگر بوون. ڕۆژێک پرۆسەی خوێندن ڕۆژێک بازار دوکان هیچ ڕۆژێک شتەکان ڕوبەڕووی ئەم تیرۆریستانە بوونەتەوە پەچیان نەخستووە.
هەروەگا سۆمابند سەرپەرشتیاری کەرکووک سەڵاحەدین یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەیەکی نیشتەجێبوونی بەخشیە ئەو هاوڵاتیەکە مەندامەی کە چەند ڕۆژێک لەمەوبەر ماڵەکەی گڕی گرت و سوتا لەوبارەوە ڕێگەیان بێ جیاوازی خزمەتی سەر جەمچین و توێژەکانی کەرکووک دەکەین بە ئەرچی خۆمانیشی دەزانین هاوکاری بگەێنینە ئەو هاوڵاتیە و یەکەیەکی نیشتەجێبوونی بۆ دابین بکەین بە تەواوی پێداویستەکانەوە. جەماعەتی ئیدارەشم ڕاستپارت ینی برادران کە کەلوپەلوشتەکانیان بۆ دابین دەبێ ئەمڕۆ کەلوپەلەکانیان بۆ جێبەجێ کردبن و ئەنی ئەوەی کە دوێنێ بینیمان شتێکی ناخۆش بوو حەز ناکەین ینی ئەم جۆرە ڕووداوانان ڕوو بدا بەڵام کە شتی سروشتی شتێک ڕوویدا پێویستە کە ئێمە هاوکاری بکەین بە تایبەتی ئەو کەسێکی کەم ئەندام بوو شایستی ئەوەیە شوێنی شتێجێبوون و ینی ئەو دیمەنەم بینی زۆر ئازاریدا. یەکەم ئێمە خەڵکیام شارەینە دوو ئێمە پێمان خۆشە شتێک بکەین پێکۆژیان بە فعلی و ئێمە بەڕاستی هەوڵ دەین خزمەتی هەموو کەرکووچیەکان بکەین جیاوازیەک نەکەین. زۆر سوپاس کاکە ئاسۆکەم دوێنێ بەڵێنێکیدا پێم وتی ئینشاڵڵا ئیشەکە وەزعەکەمی دیوتی ئیشەکە جێبەجێکەین ئیمڕۆ بەڵێنەکەی هاو دەسەر مەمنونیم زۆر سوپاسم خوا تەمەنی درێژکە شقەیەکیدا پێم ئەشیای ماڵی کاملدا پێم ماڵی هاو پێ مەمنونیم زۆر سوپاسی لێکم خوا تەمەنی درێژکە هیچ کار ناکەم کەمەندامم ناتوانم میشکەم ماڵ کاکاس ئاوادام بێ بۆم وەستا قسووری نەکرد ماڵ یەکێتی شاوادام بێ مەمنونیانم حتا مەرد دڵم خۆشە دڵمی خۆشی خوا دڵی خۆشکە کاکاسە دڵمی خۆش کرد خوا تەمەنی درێژکە هەڵا هین دڵخۆشیە. لە پاشەوەی کەناڵی کەرکووک چیرۆکی چوار منداڵی نەخۆشی لە گەڕەکی پەنجعلی شاری کەرکووک خستە ڕوو کە هەر لە زگماکەوە دووچاری بوونا ئەو نەخۆشانە چوار کچن لە زگماکەوە نەخۆشی دەرونیان هەیە و پێویستیان بە چارەسەر هەیە و باری گوزەرانیان خراپە. ئاسۆمامەند سەرپەرشتیاری کەرکووک سەڵاحەدین یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی ئەو خێزانەی کرد و هاوکاری پێویستی پێگەیاندن لە بەرامبەردا کە سوکاری ئەو منداڵانە سوپاسی سەرپەرشتیاری کەرکووک سەڵاحەدینیان کرد کە خەمخۆرانە فریایان کەوت و هاوکاری پێویستی کردن. هاوکارەکانی ئاسۆمامەند پێکهاتوون لە کڕینی ئۆتۆمبیلێک بۆ باوکی منداڵەکان بە بەبەستی دابینکردنی بژێوی خۆیان لەگەڵ بڕینەوەی موچە بۆ منداڵەکان. وەڵام من ئێستا لە سەردان بووم لە تەپاوانە ئەو دەستخۆشیتان لە یەکەم ئەوەی گەلی کەرکووک تەلەڤیزیۆنی کەرکووک ئەکسەر پەیوەندیم کردوتم دەبێ ئەو ماڵم بەو دۆزنەوە و هەر لە ڕێگاوە هاتین و ئینشاڵڵا ئەوە هەم ئەوەی پێویست بکە عیلاج و هاوکاریوانیان بۆ جێبەجێەکەین هەوڵەت شەدێن کاک خاڵیدیش لە ڕێگای وەزارەتی سەحا و دکتۆر گەیلان بەخۆی بەیانی دێ سەردانی ماڵەکە دەکات بۆ عیلاج و شتەکانتیان پێویست بەیان جێبەجێ. ئێمە کەمتر لە 3 ساعتە ڤیدۆکەمان بڵاو کردەوە بەو خێرایی خۆت گەیاندە ئەم ماڵە ئەمە سیاسەتی ئەوەیە بەردەوام خۆتان ناو خەڵکە ببین. بەداخەوە ینی ئەو حالەتانە دەبینی ئینسان متاسیرە بێ بەڵام بە تاکید ینی کە شتێکی وان بینی یەکسەر بۆ کوتم ئازارمان پێگا و ئینشاڵڵا ئەوەی پێمان بکرێ هاوکار و پشتیوانیانە بین و ئەمانە هاوڵاتی کەرکووکن هەرچی ئێمەیە کە خزمەتیان بکەین و پێداویستی و کەمە کوڕەکانیان چارەسەر بکەین. دکتۆر گەیلان دکتۆر باشی لە کوێی بزانە چه عیلاجێکیان پێویستە بۆ لە وەزارەتی سەحا مانگانە بۆیان وەرگنەوانە لەگەر حەسیب بە خۆت دێ ماڕەکە دەبینی و وەزعی نەخۆشەکانی ببینە بەڵکو دکتۆری ئەوە سەر عومەرەیان بتوانین عیلاجێک. قد باورم نكردوتم عن كاك أصابم أسانية زودية قناة كركوك يا ربي رحمة أخواتها اللي به أشهد ما بالله قناة كركوك دور ساعات شواربو أو ما شاء الله ساعات أو تجنا ساعات شاشة دو ساعات أو نمرت كاك صهاتا مالما ويا ربي مالتان أوابي قناة كركوك حتى مردن ممنون تانم يعني أوابيني تان حالك شكان مشيا منش كابرية تاقانم يا ربي رحمة اخواتها لابي عن زور سباس تقام لقناة كركوك قناة كركوك نبوايا كسني زاني محل متيه يا ربي رحمة اخواتها لابي قناة كركوك يا ربي ان شاء الله هرسر كوتبون بو فقير وهجاران بميرن. لەلایەکی دیکەوە ئاسۆمابند سەرپەرشتیاری کەرکووک سەڵاحەدین یەکێتی نیشتیمانی کوردستان خواردن و چارەسەری پزیشکی و تەواوی پێداویستەکانی شەڵتەری سەگەبێلانەکانی کەرکووکی گرتە ئەستۆی خۆی و ڕایگەیاند پێویستە بە هەمومان خزمەت بکەین بۆ جوانکردنی شارەکە وتیشی لایەنە پەیوەندیدارەکانم ڕاستپاردووە چی پێویستە بۆ شەڵتەری سەگەبێلانەکان دابیری بکەن ئەرکی ئێمەیە بتوانین هاوکاریان
بین لە ڕووی کارگوزار و خواردن و تەواوی ئەو پێویستیانە. ئێمە ئەرچێکی ئینسانی و مرۆڤایەتیە بە تایبەتی ئەو سەگە بێلانانە یان ئەو حیوانە بێلانانە و بەشێکی بەداخۆ ڕۆژانە کە دەگوازرێنەوە بۆ ئەو شەلتەرە هەندێک کۆمەڵی نوقسانی و پێداویستیان هەبوو. من لای خۆمەوە بەڕاستی ئەوە لەگەڵ نودان دەستی خۆش بێ زۆر ئەو ڕسالەی بە من گەیاندە بوو و من ئەم بە خۆی شتێکی ئینسانیەکە ئەوە لە لای خۆمانەوە ئینسان دەبێت چۆن خزمەت بە مرۆڤایەتی یان بە کۆمەلگایەکەمانە بینی ئەو هاش دەبێت ئاژەڵ دۆست بینەوە بە تایبەتی ئەو ئاژەڵانەی کە بێلانەنەوە یان لە سەردادەکان ئەرچی ئێمەیە کە بتوانین هاوکاریان بکەین. بە تاکید پێم وایە ئەمڕۆ نوقسانەکانی هەرچی هەبوو فراوانکردنی شوێنەکە پێداویستیەکانی خزمەتکردنی ئەو شوێنانە کە پێویستی بە کارگوزار هەیە ئەوانەمان بۆی جێبەجێ کرد. زۆر نوقسانیمان هەبوو ناو مەحمیە یعنی ئەو شێڵتەرەی سەگا حەشە خەدری ئێوە زۆر نوقسانیمان هەبوو. ئێمڕۆ هاتم بۆ مامۆستا ئاسۆ هەمووی بەحسم کرد و تمچی نوقسانیمان هەیە هەمووی نووسی هەمووی بۆمان یعنی وەرقە و قەلەمی کرد تەلیفۆنی زۆر جیات ڕسمی کرد چی نوقسانی هەیە ناو مەحمیە وعدیدا و لە بەیانی ئینشاڵ دەست پێ ئەکا ئەو نوقسانی بۆمان تەواوکە. بەمبەستی پاڵپشتی و پشتیوانی لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان خزمانی دانیشتووی سنووری گوندی خاڵۆبازیانی کەرنەڤاڵێکیان بۆ ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک و ژمارە 1 و سەرۆکی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک ڕێخست. لەو کەرنەڤاڵەدا خزمانی گوندی خاڵۆبازیانی بەڵێنیان دووپات کردەوە وەک هەمیشە کار بکەن بۆ سەرخستنی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە هەر یەکێتی دەتوانێت خزمەتی سەرجەم ناوچەکان بکات. بەخێراتنی پیاوی خزمەت گوزار و دەستپاک و خەمخۆری کورد و کەرکووچەکان جەنابی پارێزگار خۆشحاڵم زۆر ئەمڕۆ کە هاتوێتە خزمەتی سەرجەم پیاو ماقولان و دانیشتوانی خاڵەبازیانی دیارە ئێستا بە ڕێگاوبانەکان هاتین پێویستی بۆی ڕێگاوبانەکانیان نوێژەن کرێتەوە ڕێگاوبانە ڕئیسەکەیە کە دی بەرەو خاڵەبازیانی واروەها لە نێو کۆڵانەکانشیان عینەن پێویستیان بە ڕێگاوبان و کۆنکریتە ئێمە سبەینە تیمێکە نێرین بۆی کەشف بکەن و هەموو ئەو ڕێشوەنە ئیداریانی کە پێویستە ئیگرینە بەر لە پێناو ئەو گەیاندنی ئەو پرۆژێوە قەرزارباریان کردوین و سوپاسی ئەو خەڵکە دەکەین کە بە حقیقت کە بۆ پەڕی خۆشحاڵیەوە ئێمەمانە نەبینین ئەوە بۆ ئێمە زۆرە ئەوە زیاتر وامان لێ دەکات خزمەتیان بکەین. خەڵک هیچ ومێدێکی نەمابوو لە ماوەی 1 ساڵ هەستی هاوڵاتی بوونمان بۆ خەڵک گەڕاندەوە من دەتوانم بڵێم بە شانازیەوە ومێد و متمانەیەک خەڵکمان بەدەستێنا لە ماوەی 1 ساڵ لە کارکردن. لەبەر دڵسۆزیەکەی 100% پشگیری جەنابی کاگرێبارەکەین لەبەرەوەی دڵسۆزە خەمخۆرە بۆ کەرکووک بۆ کەرکووچیەکان بۆ هەموو سنوورەکە بەبێ فەرق بەبێ جیاوازی خۆشحاڵ بووین بە هاتنی کە ئێمەی بەسەر کردەوە ئەوە بەڵێنشی پێماندا جادەکەشمان بۆ نۆژەن کاتەوە جادەیەکی تازەمان بۆ بکە هیوادارین وەکو محلەیەک لە محلەکانی کەرکووک سێر خاڵۆبازیانی و هەموو گوندەکانی دەوروبەری بکرێ ینی وەکو کەرکووک چۆن چاکسازی لە کەرکووکەکە ئیشەکە بۆ کەرکووک بۆ کەرکووچەکان ئێرە شەر کەرکووکەوە هیچ فەرقێکی نییە محلەیەکە لە محلەکانی کەرکووک دیهاتەکان هەمووی ڕووخاوەیسە لە پرۆسەوە مەسەن ئێرە ئازاد بوو وەک پێویست خەڵکەکە بە ماندووبوون و ڕەنجی شانی خۆیان توانیوانە ئاوەدانی دروست بکەن و لەسەر دەستی ڕابەری گەورەمان هەواڵ مام جەلال بێ فەرق و جیاوازی ئەو کاتە لەسەر ئیدارەی یەکێتی نیشتیمانی کوردستان پارەی سەرف کرد بۆ ئەم دیهاتانە و هاوکاری خەڵکی کردا ومێدەوارین جەنابی پارێزگاریش خزمەت گوزاری زیاتر بکە بەم دیهاتانە بە خاڵۆبازیانی و دیهاتەکان دەوروبەری بە هەموو توانامان پشتیوانیەکەین. ئەهەمیەتی ئەم ئیدارەیە ئەوەیە کە خزمەتی کۆمەڵانی خەڵکەکەین بەبێ فەرق و جیاوازی لە نەتیجەی چی هات لە نەتیجەی ئەم ئیدارەیە هات بۆیە من داواتان لێ دەکەم بۆیە ئەم ئیدارەیەش بەردەوام بێت بەقوتری کەین بەچی تەنها بە پرۆسەی بەشداریکردنێکی کارا لە دەنگدان لە 11 هەروەکەم ڕۆ ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک سەردانی گوندی زەنگنەی کرد لەو سەردانیدا پارێزگاری کەرکووک بڕیاریدا ژمارەیەک پرۆژەی خزمەتگوزاری بەو گوندە بگەێنێت.
گوندنشینانیش بەو خزمەتە بەردەوامانی ڕێبوارتەها بۆ سەرجەم شوێن و ناوچە و پێک هاتە جیاجەکان خۆشحاڵ بوو. پارێزگاری کەرکووک با مەبەستی گەیاندنی پرۆژەی خزمەتگوزاری سەردانی گوندی زەنگنەی لە کەرکووک کرد. دوای کۆبوونەوە لەگەڵ دانیشتوانی گوندەکە بڕیاری پرۆژەی خزمەتگوزاری پێدان کە داواکاری دانیشتوانی ئەو گوندە بوو، هەروەک بەڵێنی پێدان بۆ دروستکردنی بەنداوێک لێژنێکی تایبەت بنێرێ تا هەڵسەنگاندن بۆ ناوچەکە بکات. پاسانەکەم کە ئەمان خەڵکی گوندی زەنگنن و لەسەر زێدی باو باپیرانی خۆیان ئەوەندە ساڵە لە ساڵی 2003 و 4ەوە هاتوونێتەوە و بەبێ خزمەتگوزاری گوندەکەیان چۆڵ نەکردووە. ئەمە خۆی لە خۆی جێی تەقدیرە بۆ دانیشتوانی ئەم گوندە و بۆ گوندەکانی تریش کە وەکو ئەمان لە سەر زێدی باو باپیرانی خۆیان ماونێتەوە. ڕقم 2 واجبی ئێمەیە خزمەتگوزاریان پێ بگەینی. ئێستا حکوومەتی ئێستای کەرکووک پلانێکی باشماندانەوە بیرمان لەوە کردێتەوە کە گوندەکانی دەوروبەری قەرانجیرە، قەرەحەسەنە، شوانە، هەر ئەو شوێنان لەیلان دەوروبەری و داقوق هەمووی پر پرۆژەی بۆ بڕە. ئێستا لەعان لە گوندی ئاوایی مەنسوور لە سبەینەوە دەست بە ئیشەکرێت، لە تۆبزاوە ئیشەکرێت، ئەلعان ئیشەکرێت و لە تەرجیل ئیشەکرێت و ترکەشکان ئیشەکرێت. هەموو ئەمانێتتر دەست بە پرۆژەکانیان کراوە ئەوانەی دیکەشی لە سبەی دووسبی هەمووی دەست پێکات. هاوڵاتیانی ئەو گوندە سوپاسی پارێزگاری کەرکووکیان کرد و ڕایانگەیاند هەمووان پشتیوانی دەبین چونکە خزمەت بە شار و گوندەکان دەکات بێجیاوازی. بە خێراتنی کاگرێبوار و ستافەکەی یەکەین بۆ گوندەکەمان دەستخۆشی لەکەین لەو سێبەرە دەستخۆشی لەکەین یاخۆ لەسەر ئەو پۆستە هەرمێنێ پشتیوانی یەکەین بە خوێن بە گیان پشتیوانی یەکەین بە خێراتی دەکەین زۆر جامان ڕوو بکاتە سنوورەکەمان خوای گەورە سەرکەوتووی کە بڕیاری دا ئەمەتێکەمان بۆ کەی بکا و ئێمەش پێویستمان بە بەنداوێ بوو لەو سەمزەنگە وعدی دا و دیریزدانیان بەسەری سەی بەنداوەکە بکەن و ئەگەر کرا ئەو شتامە جێبەجێەکەم پشت بەخوا. گەیاندنی پرۆژەی خزمەتگوزاری بەسەرجەم ناوچەکان کاری لە پێشینەی ئەم ئیدارەیە کە لەگەڵ دەست بەکاربوونی بێجیاوازی خزمەتی هەمووان دەکات. بڕیارە لەگەڵ هاتنی ساڵی نوێ و بودجەی پارێزگاکە پرۆژەی زیاتر و گەورەتر لە گوندەکان ئەنجام بدرێت. شاڵاو عومەر، کەناڵی کەرکووک. هەروەک ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک بە مەبەستی لا نزیکەوە ئاگاداربوون لە چۆنێتی بەڕێوەچوونی کارەکانی پارکی باکووری کەرکووک کە پەیکەری سەرۆک مامجەلالی تێدایە سەردانی ئەو پارکەی کرد. لەو سەردانیدا پارێزگاری کەرکووک ڕایگەیاند ئەم پارکە دەبێتە شوێنی حەوانەوە و کات بەسەربردن لەگەڵ تەواوبوونی کارەکانیشی هاوڵاتیان دەتوانن بێن و کاتەکانی خۆیانی تێدا بەسەربرن. ساڵونیەک لەمەوبەر لێرە وەستا بووم، لێرە ڤیدۆشم هەیە و ڕسمم هەیە کە چی هەبوو لێرانە زۆر شێوەیەکی زۆر ناشرین بوو. بۆیە بیرمان لەوە کردەوە کە ئێمە تەنها پەیکەری ڕەحمەتی جەنابی مام جەلال نا مەنەسەیەک و باخچەیەک بە ناوی جەنابی مام جەلال بێت و لە نێوشیا پەیکەری جەنابی مام جەلال لێرە بێ ڕەحمەتی خوای لێبێت کە بە تەقریبەن 22 دوێنم زەوی و بە شێوەیەک دیزاینمان کردووە کە شتێکی زۆر جوان ئەمە خۆی شکلی چاوە لە ئاسمانەوە و شوێنی پەیکەرەکەش نییە و گلێنەی چاوەکەیدامانەوە. ئێرەش دەڕەجێکی زۆر دوور درێژمان کردو بۆ ئەوەی گەنجەکان بێن لێرە لە بۆنەکان و لە مناسەباتی خۆیان لێرە احتیفالیاتی خۆیان بکەن. هێشتا ئیشەکە تەواو نەبووە، هێشتا ماوێتی، بەڵام ئیشێکی زۆر جوانە بێت کە شایستە وەفان بۆ ماندووبوونی مام جەلال بۆ ئێمەی کەرکووکیەکان و تاکیدکردنی مام جەلال بۆ پێکۆژیانی کەرکووکیەکان کە هەموو تەمەنی خۆی بۆ خەبات و بۆ شۆڕش و لە پێناو سەقامژێری کەرکووک بە تایبەتی و کوردستان بەگشتی و عێراق بەگشتی کاری و خەباتی خۆی کرد مام جەلال. بۆ ئێمە وەفان و تەقدیرن بۆ ڕەحمەتی مام جەلال ئەم کارەمان کردووە و هەتا ئەم شوێنە بەپاک و تەمیسی بە جوانی ئێڵینەوە کە ببێتە شوێنی هەموو کەرکووکیەکان بیانێ لێرە بۆ نێ مناسبێ بکەن. هیچ کەس بە منی نەوتووە پەیکەر بۆ ڕەحمەتی جەنابی مام جەلال بکەن. ینی ئەمە شتێک نییە، ئەمە وەکو ئیدارەیە ئەم کارەمان کردو، وەکو حکومەتی خۆجەی ئەم کارەمان کردووە و فان بۆ وەکوتم بۆ مام جەلال. ئەمە
پرۆژەیەکە دڵمان پێی خۆشە بێت و ئەمە پرۆژەیەکە کە من دڵنیام ئەوەی کەرکووکی بێ دڵی بەم پرۆژەیە خۆش ئامانجەکەمان پێکەوە ژیانە ڕەحمەتی مام جەلال نەسیحەتی کردوین وەسێتی کردوین کە پێکەوە ژیانێکی ڕاستەقینە لە کەرکووک بێتە دی هەر کات لێرە کۆبووینەوە ئەبێت سیاسەتەکەی مام جەلال پەیڕۆ بکەین ڕێبازەکەی مام جەلال پەیڕۆ بکەین و ئەمە بۆ لە ذهنی هەموو کۆمەڵانی خەڵکی کەرکووک و گەنجەکان و لە داهاتوو بمێنێتەوە بۆ شتێکمان کردووە کە وەکو ئاماژەم پێیکە تەنها پەیکردنی ئەمە مەنەسەیەکە بۆ هەموو شتێکی جوان لەم شارە بۆ هەموو مناسبەیەکی خۆش لەم شارە بۆ هەموو کار و چالاکێکی گەنجان بە شێوەیەکی جوان لەم شارە ئەم تەنها پەیکەرێک نییە دانرابێت ئەمە مەنەسەی ڕەحمەتی جەنابی مام جەلالە لەم چۆنەڵێ سەکۆیەکە لە چەند مانگی ڕابردوودا پارێزگاری کەرکووک سەردانی گەڕێکی چوپلیجەی کرد و بەڵێنی جێبەجێکردنی داواکاری خەڵکی گەڕەکەکەیدا ئێستا کارکردن لا گەڕەکەکە دەستی پێکردووە و تۆڕی ئاوەڕۆ و کۆنکرێت بۆ 15 کۆڵان جێبەجێ دەکرێن. پارێزگاری کەرکووک بەردەوامە لە گەیاندنی پرۆژە خزمەت گوزاریەکان بە گەڕەکەکانی شارەکە. دانیشتوانی گەڕەکی جۆبلیجەن کە پێکاتون لە کورد و عەرەب و تورکمان و مەسیحی دڵخۆشن بەوەی کە دوای ساڵانێکی زۆر ئێستا لەسەر بڕیاری ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک دەستکراوە بەکارکردن لە گەڕەکەکەیان. بە فەخر و شانازیەوە ئێمە وەکو گەڕەکی چۆپلیجە هەمومان شانازی بە کاک ڕێبوارەوە ئەکەین پێش ئەوەی ئەو پیاوە ببێ بە پارێزگار دەیان کاک وعدی بە خەڵکی ئەم گەڕەکەدا هیچ کاکێک هیچی بۆ ئەم گەڕەکە نەکرد بەڕێز کاک ڕێبوار هەموو شتێکی بۆ ئەم گەڕەکە کردووە ئەوە حالیان ئێستا ئەمڕۆ 20 لە سعات حوتی بەیانیەوە ئەمڕۆ ئالیات و شتی بەلەدی هاتن ئەوە تاوا ئیشەکەن هاتون دەستیان بەم پرۆژەیە کرد کە کاک ڕێبوار گفتی دا بە ئێمە بەڵێنیدا بەڵێنەکەی گەیانە سەرە ئەشهد و مابینە بەس دێرنیەوە لە هەموو گەڕەکەکانی ئیشەکە بەبێ جیاوازی فەرق ناکە لە بین کورد و عەرەب و تورکمان ئێمەش هەمومان ئامادەین و دەنگی بۆ دەین سەرکەوتووە بێ ئینشاڵڵا ئەو بەردەوام شەبێ لە پارێزگارێتی خۆی. لە ڕابردوو لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکان بەڵێنی زۆر بە دانیشتوانی ئەم گەڕەکە درابوون و جێبەجێ نەکرابوون بەڵام لە دوای سەردانیکردنی ڕێبوارتەها ئێستا دەستکراوە بەکارکردن لە 15 کۆڵانی گەڕەکەکە. زۆر هەڵمانداوە زۆر بەڵێنیان پێداین کە کارمان بۆ بکەن بەڵام بەداخۆتا ئەسە نەکراوە دوو جار سەردانی زۆر بەڕێزکای ڕێبوارم کردو و لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی ئەم گەڕەکەیە سەردانمان کرد و بە خۆشحاڵیەوە هات بەهانامانەوە و هات سێری گەڕەکەکەی کرد و وادی پێداین و کە لە زووترین کاتە بۆمان جێبەجێ بکە و دەستخۆشی لێکەین و بۆ ئەم کارە جوانە و ئینشاڵڵا سەرکەوتووە بێ و بەردەما بێت لەم کارە جوانانەی بۆ شاری کەرکووک پێشکەشێکە. ماوەیەکی زۆر 2004 و ئەم گەڕەکەمانەیە هیچ خزمەت گوزاریەکمان بۆ نەکراوە کاک ڕێبوار چەند مانگێ لەمە پێشسەردانی کردین و بەڵێنی ئەوەیدا پێمان کە ئەم پرۆژەیەمان بۆ جێبەجێ بکە ئەمڕۆ الحەمدوللا هاتووە جێبەجێ کردووە لەخوا بەزار بێ واسەبمان بۆ کەن لۆری مۆریەکان هاتوون کارمان بۆکەن ئێمە زۆر مەمنونین زۆر سوپاس کاک ڕێبوارەکەین. ئەمەی لە پشتی منەوە دەیبینن یەکێکە لەو پرۆژانەی کە پێشتر ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک خۆی سەردانی کردبوو و بەڵێنی جێبەجێکردنی بە دانیشتوانی گەڕەکەکەدا بوو. ئێستا پرۆژەکە چۆتە بواری جێبەجێکردنەوە و ئەماش دانیشتوانی گەڕەکی چۆپلیجەی دڵخۆش کردووە. هاوسەر نەجمەدین کەناڵی کەرکووک. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پاڵپشتی هونەر و هونەرمەندان بووە و بەردەوام گرنگی بەو توێژە داوە. هەر بەپێی ئامارێک لە ماوەی دەمانگی ڕەبردوودا لەلایەن ئاسۆمامەند سەرپەرشیاری کەرکووک سەڵاحەدینی یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر لە 200 میلیۆن دینار بۆ چالاکیە هونەریەکان لە کەرکووک خەرج کراوە. ئەمەش وای کردووە هونەر لە کەرکووک لە گەشە سەندندا بێت. کاتێک باز لە دەربڕینی پشتیوانی دەکرێت بۆ توێژی ڕۆشنبیران و هونەرمەندان بێشێک یەکێتی نیشتیمانی کوردستان وەک نمونەیەکی زیندوو دەهێنرێتەوە. ئاسۆمامەند ئەو کەسەیە بووە بە جێگەی ئومێد بۆ چین و توێژەکان بەگشتی و هونەرمەندان بە تایبەتی
لەلایەک خزمەت بە هەژار و کەم دەرامەتان دەکات لەلایەکی دیکەوە لە نێو هونەرمەندانە و خەمی پاراستنی کەلتور و هونەری لە کۆڵناوە و هاوکاری پرۆژە هونەریەکان دەکات لە بەرامبەر ئەو هەوڵە بەردەوامانەی سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەددینی یەکێتی نیشتیمانی کوردستان دەیدات هونەرمەندانی کەرکووک ڕۆڵی بەرز دەنرخێنن جگەلەوەی کە هاوکارمانە بۆی بچین بۆ فستیڤاڵەکان بەشدار بین کە دێنەوەش ئەو بەردەوام خەڵاتی کردوین و ڕێزێنانی بۆ کردوین هەموو شانۆکاران و ڕۆشنبیران لەم شارە قەرزداری ئەم شارین کە کاری بۆ بکەین بە جددی و اینجاش قەرزداری کاک ئاسۆین و ئەو هەواڵانی تریش کە بە هەمویان هەوڵیان داوە بەردەوام پشتیوان بن لە شانۆکار و لە هونەرمەند بەگشتی و لە ڕۆشنبیر بەگشتی تر لە شاری کەرکووک و بوونی ئەو هەموو کار و چالاکیانەی کە لە ئێستاە لە کەرکووک هەیە لە بەتایبەت لە 2023ەوە بەردەوامە تا ئێستا چ چالاکی هونەری بێ ڕۆشنبیری بێ لە فستیڤاڵەکانی کە ئەکرێت من ئەمە هەموو لەوە بینم کە کاک ئاسۆ و ئەو هەواڵانی ترش هەموو دڵسۆزن بۆ شاری کەرکووک وە بۆ ڕۆشنبیری زیاتر لە 22 ساڵە کارەکەم بەتایبەت لەوەتی بڵین کاک ئاسۆ دەست بەکار بۆ وەکو ئەگەر بڵێ لە مەڵبەندەوە یاخود لە مەکتەب سیاسیەوە پیاوە هەمیشە لە ناو هونەرمەندان بۆ جێی خۆشحاڵیە بۆ هونەرمەندان هیچ کاتێ تەقسیری نەکردووە بگرە بە جۆرێک لە جۆرەکان هەر کاتێک حکوومەت کێشەی هەبووە ئەم لەبەری حکوومەتی هەرێم یاخود لەبەری حکوومەتی عێراق هاتۆ پشتیوانی کردووە لە هیچ شارێکی تر نییە ینی بەم جۆرە حزب ببێتە بەدیلی بۆ حکوومەت وەکۆی کایبینە کەرکووک هەمیشە پەراوێز خراوە بەڵام بۆ ماوەی زیاتر لە 7 ساڵە یەکێکە لەو شارانی گەرمترین شارە بۆ مەسەلەی هونەر و کەلتور و ڕۆشنبیری ئەگەر گوزەرێک بەنێو تەلاری سەنتەری ڕۆشنبیری کەرکووکدا بکەیت دەبینیت هاوشێوەی ئەلبومێکی وێنەیی پەیکەری کەڵە هونەرمەندان و کەسایەتی ناودارەکانی کەرکووک دانراوە زۆربەی ئەو کارە هونەریانەش لەسەر ئەرکی ئاسۆمامەند بەبێ جیاوازی نەتەوەیی و ئایدەی جیاواز دروست کراون لەسەر ئەرکی هەواڵ ئاسۆمامەند سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەددینی یەکێتی نیشتیمانی کوردستان هەزار جار دەستی خۆش بێ سوپاسی بکەیت شکورخەیات دیارە خزمەتێکی کردووە بە هونەری ڕەسەنی کوردی و بە شارەکەی کەرکووک بۆیە کاک ئاسۆ ئەوەی لە یاد بووە و پەیکەرێکی شایستەی بۆ ڕەمانشا شکورخەیات کردووە سوپاسیەکەین و لە پەیامەکەیشدا لێرە کاک ئاسۆ بەیانی کرد کە ئێمە برازایی کاک ئاسۆین بە شانازیەوە کاک ئاسۆ مامی منە ئەوەی من بیست بێتم و ئەوەی بینی بێتم کاک ئاسۆ هەر خەمخۆر بووە بێ لە هونەر بینین ڕۆژانە لە شاری کەرکووک خزمەتی ماڵە شەیدەکان و مانی ئەگەڕێ دیارە بەڕاستی دیارە کاک ئاسۆ هەزر و بیری وایە کە خزمەت بکات و ئەش بینین خزمەتی کردووە ئەم پاڵپشتێ وەکو هونەرمەندان بەرەودانێکە بۆ بەرەو پێشبردننی هونەری ڕەسەنی شارەکە چونکە ئێمە کەوتمان کەرکووک واتای مەقامات واسای خدرباران چاوش و عەلی مەردانە بەڕاستی بۆیە ئەمە ینی چۆنەڵی مامۆ کاک ئاسۆ لەگەڵ هونەرمەندانە قەتی تیانە دایمەن هەموو کاتێک پاڵپشت و هاوکار و چۆنەڵی براگەورە بۆ لەو شتانەیە ئێمە هیوادارین هەموو کاتێک هەموو حیزبەکانی ترش بتوانن وەکو چۆن یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکار و پاڵپشت و پشتیوانی هونەرمەندانن یا ڕۆشنبیرانی شاری کەرکووکن هیوادارین ئەوانش بتوانن زیاتر بۆی زیاتر ئێمە وەکو هونەرمەندانی کەرکووک خزمەتی شارەکە بکەین بەپێی ئامارێک لە ناوەندی کەرکووکی ڕێکخراوە دیموکراتیەکانەوە تەنها لە ماوەی دەمانگی ڕابردوودا زیاتر لە 200 ملیۆن دینار بۆ چالاکی هونەریەکان لە کەرکووک لەسەر ئەرکی ئاسۆمامەند سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەددینی یەکێتی نیشتیمانی کوردستان تەرخان کراوە بڕیارە هەر لەم ساڵدا پەیکەر بۆ چەند هونەرمەندێکی دیکەی شارەکە لەسەر بودجەی یەکێتی لە کەرکووک دروست بکرێت هەوار فارس کەناڵی کەرکووک وا بڕیارە لە ڕۆژانی 3 تاوەکو 5 نۆڤەمبەری مانگی داهاتوو بە چاودێری ئاسۆمامەند سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەددینی یەکێتی نیشتیمانی کوردستان و مەکتەبی سکرتاریەتی سەرۆک مام جەلال و ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک نوێمین فێستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام لە کەرکووک بە بەشداری گروپ و نوێنەرانی 15 وڵات بەڕێوە بچێت لەم خولەدا چەندین هونەرمەند و ئەسێرەی بەناوبانگی شانۆ و دراما و سینەمای جیهانی خەڵاتی ئاڵتونیان پێدەبەخشرێت هاوکات 21 بەرهەمی شانۆی شەقام لە لایەن گروپە شانۆیەکانەوە نمایش دەکرێت و چەندین چالاکی دیکە لە چوارچەوەی ئەو فێستیڤاڵە هونەریەدا ئەنجام دەدرێت.
کارەکانی ئەم ساڵمان زۆر پوختە و نمایشی زۆر گەوری تایە وڵاتی زۆر باشی تێدا ئێمە لە 26 مانگەوە وەرکشۆپەکانمان دەست پێکاوە تا پێش فستیڤال 4 وەرکشۆپمان هەیە بە خۆشحاڵیەوە دوو وەرکشۆپمان لە کەرکووک بۆ پەیمانگای ونەرجوانەکانی عێراقە لەگەڵ وەرکشۆپێکمان بۆ شاری چەمچەماڵە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هونەر وەرکشۆپێکی کەمان بۆ شاری سلێمانیە بۆ پەیمانگە تەمانەمانە لە وڵاتی نەمسا لە یابان لە ئێران لە بەلجیکاوە ئامادە بوونە 15 وڵات ئامادەکاریمان بۆی کردووە تەمانۆکەوەی کە بینین ئێمە زیاتر لە هەفتەیەکەوێ ڕکلامەکانمان داوەزیەوە ناو شار ئەم ساڵ ینی نەماویست وەکو سوپرازی بێڵینەوە بۆی زۆر جار گلەیمان لەسەرەوە ئاکرێ کە ئاگداری ئەوانە نین کە ڕۆژانی فستیڤال چی ئامادێ ئەوەی کە ئیبێنن لە ڕسمەکان هونەرمەندی زۆر گەورەی تایە کە تەنانەت ئێمە زۆر جار یاخود بینەران ئاواتەخوازەوە خوازن لە شاشەکانەوە بیان بینێن ئەم ساڵەوانە دێنە کەرکووک هەریەک لە شوان عەتوف کە لە کوردستانە ئەیات ڕازی کە هونەرمەندی گەورەی عێراقی جعفەر داخان کە دەوری کۆتیڤار و لە ئەو دراما ئێرانیانە بەدرێت تەڵمەیەشێک لە هونەرمەندە گەورەکانی مەسەر کە تەنانەت لەسەر ئاستی بڵێن لەگەڵ عادلی مامە ڕۆڵی بینیە ئەوانەی کە فەرشید کە هیچێکە لەو هونەرمەندانەی ڕۆژهەڵات کە هەم لەم دی و هەم لەو دی و کاری گەورەی کرێمە کۆنسێتێکی زۆر دوو کۆنسێتی گەورەمانەیە بۆ گروپی موزیکی کیژانی سنە کەمەندامانی سەنگەری سنووری قەزای چەمچەماڵ پشتیوانی خۆیان بۆ سەرخستنی لیستی 222 دووپات دەکەنەوە هەروەک داواکاریش بوون یەکێتی نیشتیمانی کوردستان داواکاریەکانیان بۆ جێبەجێ بکات چونکە هەر یەکێتیە لە خەمی کەمەندامانی سەنگەر بووە بۆیە ڕووی دەمیان لە یەکێتی دەکەن و داوا دەکەن خزمەتی زیاتریان بکرێت خزمەتکارێکی ئێوەم خزمەتکارێکی تاک بە تاکی خەڵکی چەمچەماڵم بۆ پشتیوانی لا لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لا هۆڵی شەی تێژڕە و کۆبوونەوەیشی فراوان بۆ پشتیوانیکردن لا لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوەچوو لا کۆبوونەوەکەدا کەم ئەندامانی سەنگەر پشتیوانی خۆیان بۆ لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان دووپات کردەوە هیوا عەبدوڵڵا سەرپەرشتیاری بازنەکانی قەزای چەمچەماڵش ڕایگەیاند بەداخەوە سنووری قەزای چەمچەماڵ وەکو پێویست خزمەت نەکراوە بۆیە ئەرکی ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستانە لە داهاتوودا کار بکەین بۆ خزمەتکردنی ئەم سنوورە کە قوربانیەکی زۆری داوە بۆ کورد و کوردستان من لێرەشەوە خۆم داوا لە هەموو ڕەفیقەکان بکەم ئەبێ ئاگادار بین و نزیک بین لە جەماوەرەکەی خۆمان و لە کەمەندامەکانمان هەموو پێشمەرگانەی کە لە ڕابردوو بەشێک لە جەستەی خۆیان لەدەست داوە زیندانە سیاسیەکانمان کەس و کارەکانیان ئەمانە هەمووی خۆی گرنگە منم ڕۆ خۆشحاڵ بووم کە لە خزمەتیان نابووم و هەمووشی بە دڵێکی گەرم و پڕەوە جارێکی تر بەو شێوەی وەزعی کە تێیدان چزای لایەنی تەمەنیان وە چزایەوەی کە دەستەشیان لەدەستداوە و ئەمڕۆ کە لەگەڵ ئێمە جارێکی تر ئێمە کەمەندامانی سەنگەر لەقی چەمچەماڵ ئێمەڕۆ کۆبنەوەیەکمان سازدا بە مەبەستی پاڵپشت و پشتیوانی ژمارە 222 لە ڕابردووە چۆن بەشێ لە جەستەی خۆمان لە دەستدا و پێشکەش بە خاک و نیشتیمان کردووە لە داهاتووە ئەمانەوێ بەدەنگ پاڵپشت و پشتیوانی لستەکەی مابین کەم ئەندامانی سەنگەرش پەیمان دووپات دەکەنەوە لە ڕۆژی دەنگداندا ڕووبکەنە سندوقەکانی دەنگدان و دەنگ بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن چونکە هەر یەکێتیە دەتوانێت کورد و کوردستان لەم بارودۆخە ڕزگار بکات خەباتێکە گۆڕاوە بۆ خەباتی هەڵبژاردن بە هەمان شێوە بە جۆش و خۆشەوە بەشداری ئەەکەین پشتیوانی لە سەرۆک پاڤڵەکەین پشتیوانی لە لیستی 222ەکەین پشتیوانی لە کاندیدە بەڕێزەکانمانەکەین بۆی بتوانین لە بەغدا بەهێز بین لە هەموو شوێنەکان دەرکەوین تا بتوانین بیسەلمێنین وەکو هەموو ئەو حیزبانێترکەوە ئێمە خەباتێکی ڕاستەقینەمان کردووە سەلمانومانە بۆ هەم میلەتی کورد کە ئێمە حزبێکین حزبی ناوگەلین هەڵقوڵاوی ناو جەماوەرین بۆیە بەڵێنە دەین بۆ سەرۆک پاڤڵ کە پشتیوانی لیستەکەین لە بەغدا بەهێز دەبین لە هەموو شوێنەکان دێسەلمانین کە ئەمە حزبێکی جەماوەری تا دێت
پشتیوانەکان بۆ لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری قەزای چەمچەماڵ فراوانتر دەبێت. کەم ئەندامانی سەنگەری سنوورەکەش بەڵێنیان دووپات کردەوە کە لە ڕۆژی دەنگداندا سندوقەکان سەوزپۆش بکەن. زاناشوانی کەناڵی کەرکووک قەزای چەمچەماڵ. دانیشتوانی خانەقینیش بەڵێن دەدەن لەم هەڵبژاردنەدا لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان سەربخەن و متمانەی خۆیانی پێ ببەخشن. ئەوان دەڵێن یەکێتی بە پێی پسپۆڕی و ئەزمون کاندیداکانی هەڵبژاردووە، بۆیە دەبنە نوێنەری سەرجەم توێژە جیاوازەکان و دەتوانن دەنگیان بگەێنن. بەهۆی ئەو خزمەتە دیار و بەرچاوی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردوودا پێشکەش بە خەڵکی خانەقینی کردووە، وای کردووە کە خانەقینەکان دەنگیان بۆ لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان و کاندیدەکانی بێت. دەشڵێن یەکێتی و لیستی 222 تاکە حزبە کە جێگەی متمانەیانە. یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە حزبە لە پارێزگای دیالە خزمەتی کردیەوە شاری خانەقین لە خلال ئەم 20 ساڵە و تاکە حزبیش بیە کە لە خەموخۆری شارەگە بیە و هاوڵاتیانی شارەگە داواکاری بن لە هاوڵاتانی شارەگە و لە خەڵکی و شارە عەرەب و کورد و شیعە و سوننە و کاکەی دەنگ بدەن بە لستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان 222 کە تاکە لستە خەمخۆری ئەم شارەتانی. داوا لە جەماوەری خەڵکی خانەقین دەکەم دەنگ بدەن بە قایمەی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەر ئەوەی لە خانەقی کراوە یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی لە تیا بووە. داوا ئەکەم لە خەڵکی ئەوەی لە دەوروبەری خانەقینە لە بەغایە لە هەر کوێ خەڵکی خانەقینە ئەبێ وەکو کورد بێ دەنگ بدا بە یەکێتی نیشتیمانی کوردستان. کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیمان دەدەن کە خزمەتکردن بە خەڵک و پێکەوە ژیانی ئاشتیانە بۆ دانیشتوانی خانەقین لە پێشینەی کارەکانیان بێت. دیارە ئەمڕۆژ بۆیە هەرە بینین جەماوەری شاری خانەقینی خۆشەویست زۆربەی ناحیە و دەوروبەرەکانی پشتیوانێکی گەورە لە لیستی ژمارە 222 یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن لەبەر ئەوەی دەزانن ئێستاش یەکێتی هێز و دەنگی جەماوەرە و هەروەها هێزێکی زۆر گەورەیە لە بەغا بۆ خزمەتکردن و چارەسەرکردنی سەرجەم کێشەکان و هەروەها بۆ ئەوەی بتوانین لە داهاتوودا خزمەتێکی زیاتری عێراق و هەرێمی کوردستانیش بکەین لەسەر پێگە دیموکراسیەکان. ئیمەشە وەکو کاندید پەرلەمانی ئینشاءڵڵە هەر لەسەر ئەو ڕێبازە ڕێکەیمەن و هەر خزمەت شارەکەمان کەین و خزمەت گشت لایەنەکان کەین و گشت قەومیاتەکان لە ناو خانەقین کەیمن و ئەو ڕێبازە مامجەلال دانایە سووسە کە کوڕەکەیشی کاک پاڤڵ لەسەری ڕێکردیە ئیمەش هەر لەسەر ئەوە ڕێکەیمە. یەکێتی نیشتیمانی کوردستان تاکەلایەنی سیاسی بووە کە لە هەموو قۆناغە جیاجیەکاندا خۆی بە بەشێکی سەرەکی زانیوە لە خانەقین و بۆیە هەمیشە خانەقینەکان پشتیوانی لە لیستی 222 کاندیدەکانی دەکەن. سەرکەوت ئەحمەد، کەناڵی کەرکووک، خانەقین. سەرۆکۆز و عەشیرەتە کوردی و عەرەبەکانی سنووری پارێزگای دیالە پشتیوانی لیستی 222 یەکێتی و کاندیداکانی دەکەن و ڕای دەگەێنن. یەکێتی و حزبەیە لە پاش پرۆسەی ئازادی عێراقەوە داکۆچی لە سەر جەم پێکاتەکانی ناوچەکە کردووە. ئەو سەرۆکۆزانە داوا لە خەڵکی ناوچەکە دەکەن بە دەنگەکانیان پشتیوانی لە لیست و کاندیدانی یەکێتی بکەن. سەرۆکۆز و عەشیرەتە کوردی و عەرەبیەکانی سنووری پارێزگای دیالە پشتیوانی لە لیستی ژمارە 222 یەکێتی و کاندیدانی دەکەن. ڕاشی دەگەێنن یەکێتی و حزبەیە کە لە پاش پرۆسەی ئازادی عێراقەوە داکۆچی لەسەر جەم پێکاتەکانی ناوچەکە کردووە. ئەو لستەی کە دەیان داسانی تۆمار کرد لەم ناوچەیە، دەیان قوربانی دایە لەم ناوچەیە، هەر لە پێناو هەموو پێکەکان هەموو ئەو مکەوتانەی لە ناحیەی جەبارەوە دەستی پێکە حتا پارێزگای دیالە گومان لەوە ناکرێ یەکێتی پشکی شێری بەرکەوتووە لەم ناوچە، چی داستانی شەهید بێ، چی بەخۆ ڕاگری بێ لە نێوان هەموو چینەکان بە عەرەبەوە بە کوردەوە بە تورکمانەوە. ناوچەی قەرەتەپە و جەبارە و جەلەولا و خانەقین و تا بگەیەتە کەرکووک بەڕاستی بە کورد و عارەب و تورکمانەوە هەمومان برایەکین و کەسێکین.
قەرزاری خوێنی پێشمەرگەکانی لە سنوورەکەیە بەڕاستی کارێکیان کرد ئەوان لەو کاتەیە ناوێت لەبیر هیچ کەسێ بچێت. ئەو سەرۆک هۆزانە داواش لە خەڵکی ناوچەکە دەکەن لە پێناو ئاشتی و ئارامی و برایەتی زیاتری پێکاتەکاندا بە دەنگەکانیان پشتیوانی لە لیست و کاندیدان یەکێتی بکەن، چونکە تەنها ئەو حزبەیە لە ناوچەکە بە فعلی خۆی بە خاوەنی هەمووان دەزانێت. شيوخ عشائر الندى نتقدم بالشكر بەناوی شێخە عەشایەرەکانی عەشیرەتی نەداوە دەمانەوێت سوپاس و پێزانین ئاراستەی کاندیدەکەی یەکێتی و حزبی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین، چونکە چەندین ساڵە داکۆکیەکەن لە خەڵکی ئەم ناوچانە بەبێ جیاوازی کورد و عەرەب و تورکمان و شیعە و سونا. ئێمەش ئەمڕۆ یەکێتی پێویستی پێمانە، دەمانەوێت بە ناوەی خۆمان و هەموو عەشیرەتەکەمان و خەڵکی ناوچەکەوە پشتیوانی لە لیستی ژمارە 222 یەکێتی بکەین و کار بکەین بۆ سەرخستنی ئەو حزبە. ئێستاش پرۆسەیەکی گرنگاتەتە پێشەوە، پرۆسەیەکی چارەنووساز بەڕاستی ئەم جارە جیاوازترە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو. ئێستا ئەبێ ئێمە بە ڕوحێکی کوردانە بە ڕوحێکی دڵسۆزانە هەست بەوە بکەین جارێکی تر نەکەوینە ژێر دەستی چەپەڵەکەی ناحەزانمان نەیارانمان. یەکێتی ئەو حزبە دیموکراسی و ئاشتی خوازەیە کە توانیوێتی ببێتە جێگەی ئومێد و متمانەی تەواوی خەڵکی ئەو ناوچانە. ڕۆژانەش وەک وەفایەک بۆ حزبەکە گردبوونەوە و کەرنەڤاڵی گەورەی جەماوەری بۆ پشتیوانی لیستەکە و کاندیدانی ساز دەکرێت. دڵنیا مەحموود، کەناڵی کەرکووک، گەرمیان. لە پارێزگای نینەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە لیستی ئیتیحاد ئەهل نینەوە ژمارە 281 بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کردووە. خەڵکی دەڤەری نینەوە پشتیوانی خۆیان بۆ سەرخستنی کاندیدانی یەکێتی دووپات دەکەنەوە و دەڵێن سەرکەوتنی یەکێتی لە بەغداد سەرکەوتنی سەرجەم هاوڵاتیانی نینەوەیە. لیستە ئیتیحاد ئەهل نینەوەیە ژمارە 281 ئێکەش لیستێن کو هەموو هێوی و ئۆمێدن خەلکێ باژێرە مووسڵ دناودا هەینە لەورا پشتەوانیەکە هەرا مازن لە لیستا 281 و کاندیدێن وێ ژلایە گەنج و خەلکێ باژێرێ مووسڵ بە دەهێتە کرن. ئەمە وەک هاوڵاتیانی مووسڵ بە شانازیەوە بە هەموو تااقەتی خۆمان پشتیوانی بۆ لیستی ئیتیحاد ئەهل نینەوە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر سەرکەوتنی یەکێتی لە بەغا سەرکەوتنی هەموو هەوڵاتیان مووسڵە ئەوەی پشتیوانێکی گەورەیە بۆ هەوڵاتیان مووسڵ لە بەخایە. ئێمە وەچی هەوڵاتی خەڵکی مووسڵ پشتیوانی لە قایمەی 281 دەکەین لەبەر ئەو قایمە خزمەتی خەڵکی مووسڵەکە و پێشانیش چەندین جار خزمەتی کردووە. ئێمەش خۆمان بە باش مازانی مڕەشی خۆمان هەیە غازی کاکەیە چەندین جار ئیشی کردیە بێ بەرامبەر لۆ هەموو نەتەوەیەکان. ئێمە وەکو گەنجانی کاکەیی پشتیوانی لیستی ئیتیحاد ئەهل نینەوە دەکەین ژمارە 281 تەسەلسل 11 چونکە ئەو لیستە پشتیوانی خەڵکی مووسڵ دەکا ئیش بۆ خەڵکی مووسڵ دەکا و لە ماوەی ئەوە 2 ساڵ لە دوای ئەنجومەنی محافەزەوە ئیشێکی زۆرمان کردیە لە ناو سەنتەری مووسڵ و دەوروبەری قەزاکان لەمانەوەی ئەم جارە بۆ بەرلەمانی عێراق. ولیان گۆران بەرپرسێ بەشی هەلبژاردنین مەلبەندی هەفتەی نینەوە دەبێژێت وەکو لیستە ئیتیحاد ئەهل نینەوە ژمارە 281 هەموو کار ji بۆ سەرێخستنا لیستا 281 بدومایەکی نینەوە و نەها کاندیدێنمە بانگەشێ لە ناو باژێر و باژێرکن مووسڵدا دەکات. بەڵێ سوپاس بۆم دەرفەتە ئێمە وەکو مەڵبەندی هەفتی نینەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە شاری مووسڵ لە ناو هاوپەیمانەتیەک کە لە 3 حیزب پێکاتەوە بەشداریمان لە هەڵبژاردن کردووە بە پێشکەشکردنی 62 کاندید لە هەموو نەتەوە و ئاینەکان. وەکو ئامادەکاری بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئێمە وەکو مەڵبەندی نینەوە هەموو ئامادەکاریەکانمان تەواو کردووە و ئێستا کاندیدانمان دەستیان بە بانگەشەی هەڵبژاردن کردووە لە شاری مووسڵ. طبعا پێکاتێن باژارێ مووسڵ پشتەوانیا خۆ بۆ لیستە ئیتیحاد ئەهل نینەوە یا ژمارە 281 لەدەنە دیارکردن ji ber ku dîtnawan take listeyek û bikaretin
ئەوان کێشە و ئاریشێن دناباوی باژێریدا لە مووسڵ و بەغدایە چارەسەر کرد ئەکرم دەروێش کەناڵی کەرکووک مووسڵ. ئامادەکاری کۆمیسیۆن بۆ هەڵبژاردن بەردەوامە و وتەبێژی کۆمیسیۆن دەڵێت لەو ماوەیەی دیاری کراوە خوێندنگەکان وەردەگرین و ئامێر و کەلوپەلی پێویستیان بۆ دابین دەکەین. جومانە غەڵای وتەبێژی کۆمیسیۆنی باڵایی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕای گەیاند کۆمیسیۆن ئامادەیە هەڵبژاردن لە وادەی دیاریکراوی خۆیدا ئەنجام بدات و ئێستا لە قۆناغی دابەشکردنی کارتی بایۆمەتری دەنگداندایە. وتیشی تا ئێستا ملیۆنێک و 800 هزار کارتی دەنگدانمان لە ڕێگەی 1079 ناوەندی دەنگدانەوە داوەتەوە. ئاماژەی بەوەش کرد پێویستە دەنگدەران ئەوانەی لە ساڵی 2024 ناوی خۆیان تۆمار کردووە و لە ساڵی 2025دا زانیاریەکانیان نوێ کردوتەوە سەردانی نزیکترین ناوەندی تۆماریکردنی دەنگدان بکەن. بۆ وەرگرتنەوەی کارتەکانیان بە پێچەوانەوە بێبەش دەبن لە دەنگدان. جەختیشی کردەوە سەرجەما بەدەکاریەکانیان تەواو بوونە و لەو ماوەیەی دیاری کراوە خوێندنگەکان وەردەگرن و ئامێر و کەلوپەلی پێویستیان بۆ دەگوازنەوە و کامێرای چاودێریکردنیان تێدا جێگیر دەکرێت. بەوتەی جومانە غەڵای بۆ هەر وێزگەیەک 2 کامێرا و بۆ هەر ناوەندێکیش 3 کامێرای چاودێری دادەنێن. بۆ یەکەمین جار لە کەرکووک کامێرای تیژڕەوی با شێوەی کاتی لە چەند شەقامێکی سەرەکی ناوەوە و دەرەوەی شار دادەدرێت. وتەبێژی هاتوچۆی کەرکووک دەڵێت ئەم هەنگاوەمان بۆ پابەندکردنی شۆفێرانە با خێرایی دیاریکراوەوە. ژمارەیەک شۆفێر لەسەر ئەم بابەتە قسەیان بۆ کەناڵی کەرکووک کردووە و وێڕای دەستخۆشییان ڕێکارەکە بە هەنگاوێکی گرنگ بۆ کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ دەزانن. یەکەم جارە کامیرای تیژڕەوی لە چەند شەقامێکی کەرکووک دادەنرێت. بەڕێوەبەرایەتی هاتوچۆ دەڵێت ئەم سیستەمە گونجاوترین چارەسەرە بۆ کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ. ئەمڕۆ یەکەم ڕۆژە لە پارێزگای کەرکووک دابنرێت. ئامانجی ئەو کامیران خۆتان چاکەزانن ڕۆژانە ڕووداوی هاتوچۆی دڵتەزیێن ڕۆژانە خەڵکانێک هەیە پابەند نابن بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بە تایبەت پابەند نابن بە خێرایی دیاریکراو. ئەنجامەکەشی ئەوەیە ڕووداوی هاتوچۆی دڵتەزیێن ڕووەدا خەڵکانێک گیان لە دەسەدا احتیمالە ئەو شخصیش کەوا گیان لە دەسا هیچ زەمب و گوناحێکی نییە. ئێمە بە بەردەوام مەفرەزەکانمان لێ دابش کردووە بە شێوەیە دامان ناون کەوا متەنەقل بێت و ثابت نەبێت هەر سعاتی جارێ سعاتێ نیم سعات سعات و نوێ بە گوێرەی زوروفە شوێنەکەی ئەگۆڕێت و کامیرەکە گوازێت و شوێنی شکەوە بۆ ئەوەی شۆفێر دڵنیان نەبێت لێ بەس کامیرە هەیە. یعنی ئەوڵە دەین زیاتر جادەکە بە هەموو جادەکە تەختیە بکەین بەو شێوازە و هەروە سێ شەفتماندانەوە شەفتی بەیانی شەفتی ئێوارە شەفتی شەوانیش. طبعاً سزاکە 200 هزار دینارە ئەوەی کەوا لە کامیرادا کامیرەی تیژڕەوی کەوا پابەند نابێت بە خێرایی دیاریکراو. خێرایەکان لە نێو شار و دەرەوەی شار چۆنە؟ ناو شار 60 لە دەرەوەی شار 100. شۆفێران دەستخۆشی لەم هەنگاوە دەکەن و پێیان وایە بەم ڕێکارە شۆفێران پابەندی خێرایی دیاریکراو دەبن و ڕووداوی هاتوچۆ کەم دەبێتەوە. زۆر ئیشێ چاکەکەن لەبەر ئەوەی سیارە نیە ئێستا مەثڵەن من ئەم سیارەی من لە 90 سەری ناخە سیارە دێ لە دوامەوە نییە ئەڵەی تەڵقەیە هەر بە ڕەماژ نییە بێزارتەکە یعنی زۆربەی حادیسەکان جار وایە لە ڕەماژ لێدانی ئەوانەی کە سەریعن تووشی حادیسابی یعنی من بە پەلا ئەمەوێ لادەم بێزارمی کردووە بەڵام ئەگەر ئەو شتا بێ قەزەی کامیرا فەرموو بڕۆ ڕێ هەولێر ئەو کامیرەیە دانراوە گشتی سارە لە یەک ئاستەڕوە لەولێر و سلێمانی کامیری لێ کە دێتە ناوڕێی کەرکووک کامیری لێ نیە ڕەگ لێدا 120 ڕۆژ لێ زۆر خەتەرە دەستخۆشیان لێ سەریعی خراپە بۆ هەمووی خەڵک نەک بەس بۆ منیان بۆ تۆیان بۆ ئەو یعنی سەریعی شتێکی خراپ طبعا سێ هەولێرکە سەیس دیەمانیکە کەرکووک انشاءالله بەروبێشەوە ڕوا انشاءالله. هاتوچۆی کەرکووک پلانی داناوە کامیرای تیژڕەوی لە دەرەوە و ناوەوەی شار بە شێوەیەکی کاتی دابنێت و کۆنتڕۆلی خێرایی ئۆتۆمبیل لە زۆرینەی شەقامەکاندا بکات بۆ ئەوەی ڕێگری بکات لەو ڕووداوانەی بەهۆی تیژڕەویەوە دروست دەبن. دیار قاسم، کەناڵی کەرکووک.
لە چوارچێوەی چالاکیە تەندروستیەکان لە مانگی ئۆکتۆبەری پەمەیی بۆ بەرەنگاربوونەوەی شێرپەنجەی مەمک فەرمانگەی تەندروستی کەرکووک بە هەماهەنگی لەگەڵ دامەزراوەی مەرهەم بۆ تەندروستی گشتی هەڵمەتێکیان بۆ هۆشیارکردنەوەی خانمان لەو نەخۆشیە ئەنجامدا و لە ڕێگەی بڵاوکردنەوە و دابەشکردنی پۆستر و ڕێنماییەوە خانمانیان لەو نەخۆشیە هۆشیار کردەوە. ڕێکخراوی ASB هەڵساوە بە ئەم هەڵمەتە کە لەگەڵ هاوبەشی لەگەڵ تەندروستی کەرکووکە دەربارەی هۆشداریە بڵاوکردنەوەی هۆشداریە دەربارەی شێرپەنجەی مەمک و ئێمەش وەکو ڕێکخراوی مەرهەم بە تعاون واتە بە هاوپەیمانی لەگەڵیانە هەڵساوین بە بڵاوکردنەوەی ئەم هۆشداریە وەکو خۆتان نەزانن مانگی ئۆکتۆبەر مانگی دا تایبەتە بە شێرپەنجەی مەمک و بڵاوکردنەوەی هۆشداری دەربارەی شێرپەنجەی مەمک کە پێوترێ مانگی پەمەیی ئێمە هەڵساوین بە پێدانی ئەم بروشەرانە و چەند ڕێنماییەک بە خەڵک بە تایبەتی ئافرەتان و ئافرەتانی کە تەمەنیان لە 40 ساڵ بەرەو سەرەوەیە چونکە زیاتر معرضن بۆ ئەوەی کەوا تووشی شێرپەنجەی مەمک بن. بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن شەوتان شەو.